ئەوە تا هیچ خزمەت گوزاریەکمان نیە بێبەشی لە هەموو شتێک کە بینیمانەوە تا ئێستاکە بە وکالە مەحافزەکەمان هەیە خزمەت بە چی بکاتێ خزمەت بە چی ناوچەیە بکاتێ ئەمە لە نەتیجەی چی بووە لە نەتیجەی دەسەڵاتی کوردی بووە ئەم بارودۆخێکە ئەمڕۆ ڕوبەڕوو بەڵام ئەبێ ئەم جارە بەو شێوە بیر نەکەنەوە ڕاستە ئەبێ کورد بێ بەڵام کوردێک کە لە خەمخۆی شارەکە بێ کوردێک کە لەگەڵ خەڵکی بێ کوردێک کە خەمی خاکەکەی بێ زۆر زۆر جیاواز جاردن لما ما جيران خوتها مرة لا لا خصمت يعني جيران شكرا حبيبي Tamam, Şirin kendi serokkoya.